بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان شاد. ئازیزان لە بەرنمەیەکی تر لە زنجیرە بەرنمەکانی یاسۆی بەرابەری ژن و پیاودا دینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لەم بەرنمەیە. مەجلسی ڕژیم ڕۆژی دەی سەرماوەز پرۆژەی یاسای بەناوی پشتیوانی لە بنەماڵەی لە ڕێگەی پەرەپێدان بە فەرهەنگی عیفاف و حیجابی ناسراو بە پرۆژەی یاسای حیجاب پەسەند کرد و ڕۆژی یەکشەمە 11 سەرماوەز بڵاوی کردەوە. ئەم یاسایە 74 مادە و 5 بەڵگە لەخۆ دەگرێت و بەر لە پەسەندکردنی چەند جار لە نێوان دام و دەستگا جیاوازەکانی ڕژیمدا دەستا و دەستی پێکرا. هێزی انتزامی و دەسەڵاتی دادوەری بە شێوەیەکی دڕندانە و سەر لێ شێواوانە هەوڵیاندا ئەو پرۆژە یاسایە بەر لەوە ببێتە یاسا جێبەجێ بکەن. مادە و بڕگە دوور و درێژەکانی ئەم یاسایە ئەرکە گشتی و تایبەتیەکانی دام و دەستگا جێبەجێکارەکان، ئەرکە گشتی و بەرپرسیارەتیە کۆمەڵایەتیەکان و هەروەها تاوان و پێشێلکاریەکانی دیاری کردووە. دام و دەستگا جۆرە و جۆرەکان لەوانە وەزارەتی فەرهەنگ و ئیرشاد ئیسلامی، رادیۆ و تەلەڤیزیۆن، وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی، شارەوانیەکان، وەزارەتی زانست، وەزارەتی وەرزش و دامەزراوەکانی تر بەرپرسیار کراون لە جێبەجێکردنی ئەم یاسایە و کۆمەڵێک ئەرکیان بۆ دیاری کراوە. بەڵام ئێستا ئەم پرۆژە یاسایە لەلایەن شۆرای باڵای ئەمنیەتی وڵات ڕاوەستاوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە داوامان کردووە لە بەڕێز شیوا مەحبوبی وتەبێژی کۆمیتەی ئازادی زیندانیانی سیاسی و هەروەها چالاکی مافیژنان. خات و شیوام کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. من ئیسلامەکەم لە ئێوە لە بینەرانتان. بارودۆخی ئێستای ژنان لە ئێراندا چۆن دەبینن و لە چه بارودۆخێکدا کۆماری ئیسلامی ئەم پرۆژەی یاسایە هاودۆسە گۆڕێ و ئەی هەوێ بیکا بە پوتکێ بۆ سەر ژنان؟ بەڵێ تابان ئێمە هەرچیەک ئەبینین شرایەتی ئێران بە نەزەر من ئەبێ لە بەتنی انقلابی ژنجیان ئازادیە تمشایکەین. بەڕاستی لە شروعی ئێترازاتی ژنجیان ئازادیە جمهوری ئیسلامی و عقب نشینی کرد کە حتا قانونهایەکە 45-46 ساڵە خەریکە ئەی سەلمێنێ بەسەر ژنانە حتا لەوە عقب نشینی کردە. هەرم قانونی حجاب و عفافە لە زۆر بەلەوە قەتلی ژینایشۆ دەستیان پێکرد شتێکی ئەوە پیادەکەن لە ئەشکالی مختلفە بووە، وەلێ ئالەم شرایەتە تەلاشیان ئەوەیە لە تەرەفێکەوە بە دنیا بێژن کە گەشتی ئێرشادی بێستەڵا لەواقع گەشتی کوشتاری ژنان ئیتر لە خیابانەکانە نییە وەگەرەکیانە چێهرەیە لە خۆیان نشان بن کە یعنی ئەمە بە قانون خەریکین ئەڕۆینە بەرۆ و ئەمانە جۆرمە، وەلێ ئێوە وەختێکە تمشایەکەن جۆرم شتێکە بەناو جۆرمە ناسرێ لەم قانونە. بەڕاستی ینی حەقی ئەوەڵیەی هەر کەسێک لە ئێرانە، هەر بەتایبەت ژنێ لە ئێرانە و خەریکن مورد حملە قەراریان، وەلێ هەروەکە خۆتان و تەسویرانە خەریکن تمشامان دیارە هیچ کامێکی جووە ناگرێتەوە. هەر ڕۆژ بە ڕۆژ ئێترازی ژنان زۆرترەوێ، هیچ کام لەوانە نە ئەو شکنجە و تەجاوز و گرتنی ژنان لە توولی ئێترازاتی ژنجیان ئازادیە نە دوای ئەوە نە تاهدیدەکانیان هیچ کامێکیان نەیتوانیە چارەساز کە بۆ مثال وەختێکە ڕۆشنەکی مەولایی کچێکی جوان کە بەدونە حیجاب ئەڕۆی بەڕێگا کە دانێ موتۆرسوارێکی نظامی ئەزیەتیە کرد دەستی کرد ئەو کەسە بە ئیستیڵاح لە خۆی دفاعکە ڕۆشنەک لەسەرەوە گرتیان شەلاقیان لێدا نزیک 75 زەر بە شەلاق. هیچ کام لەوانە نەیتوانیانە ژنان بواتە دواوە یا ئایسە دلیلی ئەوەیە کە نەیانتوانیە فەوری ئیجرایکەن، چون بە نەزەر من ئەمە حتا لەناو خۆشیانە اختلافی بە وجوداوردە اختلاف نەنەو نەزەرەیە کۆ بەخشێکی ڕژیم دڵیە سووتێتەوە بۆ ژنان، بەلکێ بە شدەت ئەترسن لەوەی کە ئێترازات زۆرتر بێ بۆ ئەوە کەما ئینکە قدرەت ها لە دەستیانە بەناو قدرەت ها بە دەستیانە هێشتا نەیانتوانی دوای 46 ساڵ قانونێکی حیجاب دەواقع تەسویب بکەن کە بتوانن تەواوی بیسەلمن بەسەر خەڵک و بەتایبەت ژنانە. پێتان وایە بەکردەوە دەرهاتنی ئەم یاسایە شەڕە لەگەڵ خەڵک و چه کاریگەریەکی هەیە لەسەر کۆمەڵگا؟ خب حملەیەکی گەورەیە بە نەزەری من هەرایسێ وتم شای ئەو قانوناکەن لە شرایطێکی اقتصادی بێحەد سەختی خەڵکی لە ئێرانە بۆ تەواوی بەخشەکانی ژنێکە ڕووسەری بەسەرێنەی ڕێژەکە لەباسی لە دەرێرە ژنێکە مەسەلەن دوکانێکە ڕێگەی ژنی بێحجابە جەریمەهایەکی نەقدی بێحەد سەرۆ ینی ملیۆنهای دانا فەرزکە قەبلەن ئەگەر 2 ساڵ حکمی زیندان بوو بۆ مەسەل ئیسە 10 ساڵ تا
15 ساڵ شتێکی یاودەمە ناو ئەفسادی فل ئەرز کە ئەزانین حکومەکەی ئێدامە یعنی حتا ژنێک ئەتوانێ ئێدام بێ بە خاطرەوە کە مخالفی حجابە و ئەمە بە نظری من حملەیەکی گەورەیە بە خەڵک بووە لێ لە عینی حاڵە بە نظر من ئەخەبنشینیە بۆ ئەوی کە جورئەت ناکا گەشتی ئێرشادی بێرێتەوە ناو خیابانەکان ئێمە بارها دیمانە ژنان چۆن ڕوبەڕووی ئەمانە ئەبێسن ئەم مامورانی جمهوری ئیسلامی وەیەژن ئەسم بە تۆچە ڕابتێکەیە کە من ڕووسەری ئام بە سەرمایانە خۆب حملەیەکی گەورەیە بەڕاستی یعنی ئایسێوەتم شاکەن یەکێ وەک ئەو ئاهوو دەریایی کچێکی دانشگو کە بە خاطرەوە حراسەتی دانشگا مرتبەن تحتی فشار قەراردا بۆ ئێتراز لێباسەکانی دەراورد بردیان بۆ بەسڵا بیمارستانی ڕەوانی کە بێژن ئەمە مشکلی ڕەوانی هەیە یعنی لە هەر نەزەرێک و خەریکن فشارێرن و واقعاً مسەسل بوون یعنی هیچ کارێک ناتوان بکەن هەر ڕەوشێکیان بەکار بردە نەیتوانیە هیچ کارێکە. بەڵای خاتوشی وا پرسیارەکەم لەسەر پرۆژەی یاسای کارە سادباری ئەفاف و حجابە کە بڕیار بۆ ڕۆژی هەینی ڕابگەیەندرێت بەڵام بەبێ ڕوونکردنەوەیەکی ڕسمی دواکەوتە ڕۆڵی ناڕەزایەتی بەربڵاوی ژنان چالاکوانان هونەرمەندان مامۆستایان و هەروەها جلوبەرپۆشینی ئازادانەی ژنانی ئێران دوای ڕاپەڕینی ژینا لە دواخستنی یان ڕاگررتنی پرۆژەی یاسای حجابدا چۆن دەبیننەوە؟ بەنظر من بە شدت تاسیری هەیە ئێمە تمشای ئەوەکەین کە هەر دەحفەیەکە مەسەلەن یەکێ وەکو ئاهوو دەریایی دەستگیرەکان ڕۆشنەکی مەولایی ئێتراز دەست پێیەکە نسبەت بەوە نەتەنها لە داخلێرا بەڵکو لە خارج ئێرانەوە ئێمە لە بیرمانە بۆ ئاهوو دەریایی تەعدادێکی زۆر لە ئۆستادانی دانشگای فەرانسا نامەیان نووسی و بۆ ڕئیس جمهوری بۆ نخست وەزیری فەرانسا وەگەرێکیان بوو ئەوەی کە ببەخشە ڕئیس جمهوری فەرانسا وەگەرێکیان بوو کە حتا بە ئاهوو دەریایی خاستاری ئازادی بن و ئقامەتی حتا فەرانسەی پێبن یعنی دقیقاً بە خاطرۆ ئەم ئێترازاتانە هەیە لە ئەشکالی مختلفە و ئەم ئێترازاتانە بە نظر من زۆر چوەتە بەرەوە شاید لە لەحاظی کەمی و نسبەت بە قبل ئەو نەزۆرنەیە ولی لە لەحاظی کەیفی و بە نظر من زۆر ئەمیقتر بووە وەختێ لە ئێترازاتی بازنشستەکانی کرمانشا شعاری ئازادی ئاهوو دەریاییان وەختێکە یەکێ وەک پەرستوو ئەحمەدی ئاوا حرەکەتێکی جەسوورانە کە مورد حمایەت قەرارەگرێ یعنی وەختێک کە تمشاکەن ئەمە ئێترازاتە زۆرە لە سەطحی دانشگا دانشجوەکانە بازنشستەکانە معلمانە و تەواوی ئەوانە بە نظر من زۆرە هەرم قانونی حجاب و ئەفافەیان کە دانا مەسەلەن معلمان تعدادێکی زۆریان لە واقع بەیانیان داوەوتیان لە حمایەت لەگەڵ لە ژنان و کچانە ئێمە حمایەتیان لێکەین تعدادێکی وەسیع ئێترازات بوو لە ناو ئێرانە. بەڵای خاتوشیوە لە هاتن سەرکاری کۆماری ئیسلامیەوە تا ئێستا کۆماری ئیسلامی هەوڵ دەدات هەر ڕۆژێک بە یاسایەک و قانونێک ژنان سەرکوب بکات بەڕای ئێوە ئەم ترسە چیەتی کە ڕژیم دوای شۆڕشی ژینا لە ژنان هەیەی؟ بەنظر من لە ئەوڵۆ لە ژنان ئەو ترسەی بووە جا بە یەک معنی دوای ئێترازاتی ژنجیان ئازادی ئەمە تەسبیت بوو کە ئەمە ژنانن کە ڕاهبەری ئەمە ئێترازاتانەی بەدەسەوە وشکەس ناپەزیرن هەر لەو ئەوڵۆ وەختێک کە ئینقلاب بوو جمهوری ئیسلامی هاتە سەرکار ئەوڵین حملەیە کە بە خەڵک کردی لە واقع تەحمیلی حجاب بوو ئەوڵین شتێکە کردیەوەیە چون خۆی بە باشیە زانێ ئەگە بتوانێ ژنان سەرکوب کا و مورد کۆنترۆل قەراریاگردا یعنی جامعات تحتی کۆنترۆل قەرارە بەو دلیلەیە دوای ئەویشە لە لەحاظی ئیدئۆلۆژیک و فقط حتا سیاسی نیە لە لەحاظ ئیدئۆلۆژیک و چەوسانەوەی ژن محرومکردنی ژن لە قەلبی ئیسلامایە ژن بنیام نییە لە ئیسلامە وەسیلەیەکە بۆ مناڵ بە دنیا بێرێت و نیازهای جنسی پیاو لە واقع بەسەلا بەجێگە بێرێ یعنی بەو بوونەوە لە هەر لەحاظێکەوە لە لەحاظ ئیدئۆلۆژی و لە لەحاظ سیاسی و جمهوری ئیسلامی ئەوە بە ئەمری خۆی زانێ کە ژنان سەرکوب بکە و وەختێکە ئەو کەسانەی و کە ئەمان تەلاشیانێ سەرکوبی کەم بۆ 46 ساڵ هەڵەسن و زۆر بە ئێتماد بە نەفس و نەتەنها ئێترازەکەن بەڵکو ڕەحبەری ئێترازات لە جامعاگرن بەڵکو لە دنیا دەنگاتۆ بە هیچ عنوان ناترسن بە نەزەر من ئەمە خەتەرێکی گەورەیە لە نەزەر منەوە ژنان ئێترازی ژنانان واقعا گەورەترین تەهدیدە بۆ جمهوری ئیسلامی. بەڵای خاتوشیوە کاردانەوەکان بەرامبەر بەم یاسایە تا ئێستا کە بەڕێوە چووە چەندە تەئسیری هەیە لەسەر دواخستنی ئەم یاسایەوە بەکردەوە دەرنەهاتنی؟
ئەم یاسایە ئەسەن دوا کەوتە ئەگەر تمشایکەن غیرە زەوەی کە ئەم دەحفە قەرار بوو ئیجرایکەن چەندین دەحفە لە بین مەجلس و خۆیانە هاتە و چووە چەندین بار ڕەدۆکریا چەندین بار تەغییر دریا ئەمە بارها ئەقەب نشینی کردە ئەمە ممکنە بالاخره جمهوری ئیسلامی چون سەرکوبی ژنان یەکێ لە ئەسڵە گەورەکانە بووی حتمما ئەو کارە ئەی هێرە دانێ ولی ئەوەی کە چەنێ موفقەوێ ئێوەگە لە خاترتان بێ قبلەوەی کە بژینا بە قەتڵ بگا و ئەوە ترازاتانە شروع بێ دقیقەن لایە حجابی هاورد وایە 140 سەفحە هاوردی کە بێت بتوانێت بە تۆرۆقی مختلف گروهایەک دروستکە لە جامعە گروهایەکی حزبوڵایی دروستکە کە بتوانێت لەگەڵ ژنانێکا کە حجاب ناکەنە سەریان مقابلەکە موفق نەبوو یعنی هەر وەختە تێدادە لە ژنانیان گەر وحشیانەترین شکل ژنانیان ئەکێشایان بردە ناو ماشینی گەشتی ئێرشاد دوای ئەوە وەختێکە ئەو بەڵایان بەسەر ژینا دەراورد اتفاقاً ئێترازادەکان 1000 بەرابەر بووە یعنی هەر دەحفە کارێکیان کردە ئارمیتا گراوەندیان کۆش ئێترازادەکان زۆرتر بووە یعنی ئەمە لە قبل و ئەقەب نشینی کردە ئائیسە گیریان خواردە چۆن ئەمە ئەتوانن بێرن بە خۆشیان نەزانن یەکێ لەو ڕۆسای دانشگای تارانە وتووی کە ئێمە بە خاطرەوە حفزی نەزم گەرەکمان ڕعایەتکەین تەزەکوری حجاب ناین چون تەزەکوری حجابیاندا ئاهوو دەریایی ئابۆ جۆرە ئێترازی کرد و لە سەتحی دنیامون ئەکەس بووە مەسەلە بەڵای خاتوشیوە کۆنسرتی مەجازی پەرستو ئەحمەدی بەبێ حجاب لە کاروانسەرایەکدا بەڕێوەشوو کەشوهەوای سیاسی ئێرانی ژێر و ژوور کرد هەڵسەنگاندنی ئێوە بۆ کاریگەری ئەم کارە بوێرانەی پەرستو ئەحمەدی چییە؟ بەنظر من بێحەد مهمە پەرستو ئەحمەدی بە ئەمد حتا نەوعی لباسێکی کە کردووە بەری لباسێکی پوشیدە نەبوو قەوڵی خۆی ناوی ناو کۆنسرتی فەرزی لە حاڵەکە ملیۆنها نەفەر تمشای ئەوەیان کرد بە یەک معنی اتفاقا جالب بوو دقیقا دوایەوە کەمان ئێلامیان کرد کە قانونی لایحە حجاب و ئەفاف گەرەکیانە پیادەکەن پەرستو ئەحمەدی بە یەک معنی جوابی داوە من یەک نوکتەم گەرەکمە بێژم بڕێ کەسە نێژن کە خۆب ئەمە زۆر مهم نییە ئەمە یەک نەفەرە شتایەکی مهمتر وجودی هەیە معیشات تەواوی ئەم شتانە زۆر مهمتر لە مەسەلەی حجابە بۆچی ئێمە تەمەرکۆزەکەین لەسەر پەرستو ئەحمەدی من یەکشتم گەیرەکمە بێژم کەسێ ئەبێ خۆی ژن بێ و لە شرایەتی ئێرانە بێ بزانێت چەندێ سەختە ژن بوون چون بە جورمی ژن بوون ئێوە مجرمن و وەختی کە پەرستو ئەحمەدی ئەزانێت زۆر باشە زانێ کە بە خاتری ئەوەی کە ئابە و شکڵە لەگەڵ پیاوە ئەوڵەن نەوازەندەکانی پیاون دوای ئەوە لباسێکی نیمەلۆختی لە بەرایە تاکخانیەکە تەواو شتایە کە لە قانونی جمهوری ئیسلامیە مەمنوعە خۆی ئەزانێ کە دەستگیریەکەن خۆی ئەزانێ کە چ تاسیریەیە وەێ هەنووز ئیسراری هەیە کە حتمما نیشان بە ژنان لە ئێرانە هەمچنان دەنگیان بەرزە بە نظر من ئەم کارانە ممکنە بە نظر بێ یەک فەردە ئەو کاراکە وەێ نەمایەنگەری ئەو ئێترازاتی جامعەیە و خەریکە شجاعەت بە جامعەتە تەزریقەکە یەکێ وەک ئاهوو دەریایی وەختێ لباسەکانی دەراورد زۆر ئاگاهانە بە تەسمیم و ئەو کارێک کرد و کارێکی کرد دەحفێتر تەوەجوهی دنیا چ لە موردی پەرستو ئەحمەدی و چ ئاهوو دەریایی و جەلبێ بە وەزعەتی ئێران بە نظر من کارێکی زۆر زۆر شجاعانە بوو و عقب نشینی ڕژیمان دی لەم موردێشە وتیان کە دوای چەند سعات ئێرشادیان کردن و پەرستو ئەحمەد و نەوازەندەکانیان ئازاد کردە ئێمە ئەزانین کە ئەگەر ئێعترازێ نەبوایە ئەم کەسانیان ئەگەر و حتا حکمی ئەدامیان پێدان بەڵێ خاتوشیوە زۆر سپاس بۆ ئامادەبوون لەم بەرنامەیە پرسیارەکانی من کۆتایی پێهات ئەگەر بابەتێک کەس کە پێتان وایە شارەتان پێنەکرۆ فەرموو من گەرەکمە تاکیدێکم لەسەر ژنانێکی مبارز کە هەر ئایساهان لە زیندانە بە تایبەتیسەکە ئەم بەرنامە ڕوو بە کوردستانە وریشەی مرادی و پەخشانی عەزیزی دوودانە ژنی شجاعن کە فقط بە خاتری ئینسانیەتیان دەستگیر کران شکنجە کریان و ئایسا حکمی ئەدامیان پێیان و هەر لەحزە ممکنە ئێدام بوون ئێترازی ژنانی شجاع لە ئێرانە لە شکلێکا لە شکلی پەرستو ئەحمەدی خۆی نیشانە ئاهوو دەریایی و لە شکلێکا لە وریشەی مرادی و پەخشانی عەزیزی خۆی نیشانە من پێم وایە ئەبێ ومان بۆ مهم بێ کەسێک کە حکمی ئێدامیە یعنی هەر لەحزە ممکنە ئێدام بکرێ سەبحە ئیتە دێرە ئەگە ئێمە گەرەکمان بێ ناڕەحەت بین بۆ ئێدامیان و من واقعاً داوام لە خەڵکی کوردستان بە تایبەت ئەوەیە هەروەکە بارها دەسیاندا بە داخانی ئێتسابی بازار و غیرە
ئەبێ ئەم دەحپێشە بۆ وریشەی مرادی و پەخشانی عزیزی ئەو کارەکەن چون ئەم دوو ژنە بە شجاعەتەوە حتا لە ناو زندانە خەریکن ئێترازەکەن وەک کۆتانایەن و هەرایسێشە کامپینێک یانێ بۆ هەردوو نەفەر خانەوادەکانیان بۆیان دانان کە داواکەم کە واقعان حمایەتکەن بتوان لە هەر تەریقی ممکنە و دەنگی پەخشان و وریشە بن. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی بینەر و بیسەرمان بوون ماڵاوە.